یاریەکانی پاڵەوانیەتی ڕێکخراوی یاریزانانی تێنسی کوردستان گەیشتە دووە هەنگاو لە ئاستی پێشکەوتوان کەوا 50 یاریزان بەشداری تێدا کردبوو. هەردوو یاریزانی شاری هەولێر محەممەد ئەبوزێدی پاڵەوانی کوردستان و عێراق و محەممەد نیهادی یەکەم جار بەشدار بوو لە ئاستی پێشکەوتوان و پاڵەوانی دوا پاڵەوانتی تەمەەن 14 ساڵی لە یاری کۆتایی بێگەیشتن. محەممەد ئەبوزێد ئاستێکی بەرزتری پێشکەش کردو توانی بە دوو کۆمەڵی بێوەڵام لە محەممەد نیهادی هاوڕێی بباتەوە و ببێتە پاڵەوان. توانیم لە ماوەی مانگێکدا سێ پاڵەوانتی لە سەریەک پلەکەم بەدەستبێنم کە یەکێکیان عێراق بوو و ئەم دویان کوردستان بوو. ئەمە نوسخەی دووەمی ڕێکخراوی یاریزانی تێنیسی کوردستانە کە بە سپۆنسەری LG OLED بوو و زۆر سپاس بەخوا توانی پلەکەم بەدەستبێنم بۆ جاری دووەم، هەروەها دوو جاریشان پاڵەوانتە کراوەتەوە. سەرەتا زۆر سوپاس بەخوا کە توانیم پلەی دووەم بەدەست بێنم و هەروەها زۆر سوپاسی خێزانەکەم دەکەم، زۆر سوپاسی سپۆنسەرەکان دەکەم و زۆر سوپاس بەخوا کە توانیم یاریێکی زۆر باش پێشکەش بکەم. لە ئاستی دێرینەکان بۆ یاری جووت 32 یاریزان بە 16 بەشداریان کردبوو. لە یاری کۆتایی ناسر و بەسام بە دوو کۆمەڵی بێوەڵام لاوریا و دڵزاریان بردەوە و بوونە پاڵەوان. ئەم پاڵەوانێتی ئێمە و ڕێکخراوی یاریزانانی تێنیس کوردستان بە هەمانجی لەگەڵ یەکێتی تێنیسی عێراق ئەنجاماندا ئەوە بە سپۆنسەری شەریکەی خۆشناو لەگەڵ شەریکەی LG زۆر سوپاسیان دەکەین. سوپاس بۆخوا هەر وەکو دەنابتان دیتان مەراسیمەکە مەراسیمێکی زۆر کوپێک بوو. ئەم لە بابلێن لە یاری جووت بەشداریم کرد لە دێرینەکان. سوپاس بۆخوا توانیم پلەی یەکەم بەدەستبێنم لەگەڵ برای بەڕێزم کاک بەسام لە شاری مووسڵ پاشەوەی لە دوو یاریزانی هەولێر مامەستەوریا و کاک دیزارمان بردەوە دوو بە هیچ. سوپاس بۆخوا. ڕێکخراوی یاریزانانی تێنسی کوردستان لە ساڵی 2019 دامەزراوە و ئەمە سێم چالاکی ڕێکخراوەکە بوو بەڕێوەی برد. لەم ساڵ دوو پاڵەوانێتی دیکە لە سلێمانی و دوهۆک بەڕێوە دەبات. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.